قوربانیەک دراوە لە ئێرەوە چ لە مەفرەزە سەرەتاییەکانەوە لە چوارچێوەی بەڕێوەچوونی هەڵمەتی بانگەشەی لیسی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق قوبات تاڵەبانی هەڵمەتی بانگەشەی لیسی 162 لە ناحەی وارماوە بەسەر کردەوە و لە وتەیەکدا ڕایگەیاند بێویژدانی ئەگە لە کۆمەکی لە یەکێتی دەکرێت و پێویستە بە دەنگدان شکست بە پیلانی نایارانی یەکێتی بێنین وتیشی زۆربەی کێشەکان لە بەغداد چارەسەر دەکرێن نەک لە هەولێر. ئەو کێشانەی کە ئەمڕۆ بەرۆکی کوردستانیان گرتووە هەواڵان بەشێکی زۆریان لە بەغداوە چارەسەرەکرێن نەک لە هەولێر بۆیە ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر ئەم یەکێتیە نیشتیمانی کوردستانی ئێوە ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانیە کە چەندە ساڵ خەباتی کردووە لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان پێویستی بە دەنگی ئێوەیە پێویستی بە متمانەی ئێوەیە پێویستی بە ماندووبوونی ئێوەیە تاکو لەسەر خەباتەکەی بەردەوام بێ تاکو لەسەر ڕێبازە پیرۆزەکەی هەواڵ مامجلال بەردەوام بێ و ئەو پێداویستیانەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان پێویستیان بێتی لە بەغداوە دابینی بکەن. بەڕێزان ڕوون و ئاشکرایە کە ئەمڕۆ بێویژدانی ئەکرێ بەرامبەر بە یەکێتی ڕوون و ئاشکرایە کە ئەمڕۆ گەلە کۆمەکیەک لە یەکێتی ئەکرێ ڕوون و ئاشکرایە کە ئەمڕۆ چەندین هێز و لایانی جاجا یەکیان گرتووە بۆ لێدانی یەکێتی بۆیە من داواتان لێ ئەەکەم فریای یەکێتیەکەتان بکەون بچنە سەر سندوقی دەنگدان و لە ڕۆژی 12 مانگ بە دەنگی خۆتان وەڵامی نەیارەکانمان بدەنەوە بە دەنگی خۆتان پلانە ناشرینەکانی نایارەکانمان بوچەڵ بکەنەوە بە دەنگی خۆتان سەری یەکێتیەکە بەرزکەنەوە بە دەنگی خۆتان یەکێتیەکەتان بەهێزکەنەوە چکەن یەکێتیەکی بەهێز ئەکاتە کوردستانێکی بەهێز کوردستانێکی بەهێزیش ئەکاتە عێراقێکی دیموکراتی و فێدرالی بۆیە یەکێتی ئەو هێزەیە کە ئەتوانێ باشتر لە هەموو حیزبەکانی تری کوردستان شەڕ بکات لەسەر مافڕەوەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیە من هیوادارم ئێمە ئەم جۆش و خڕۆشەی کە بینیومانە تا لە بیدایەتی بانگەشەوە تاکو ئێستا کە ئەم بانگەشە کە بووە تەمایی یەکخستنی نێوماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بانگەشەیە بووە هۆی بەهێزکردنی ورە و معنەویاتی کادرانی یەکێتیەکەمان ئەم بانگەشەیە تونترین وەڵام بووە بۆ نارەکانمان کەریان وت یەکێتی نەماوە و یەکێتی لاواز بۆ و یەکێتی پەرد بۆ و نازان یەکێتی چی بەسەر هاتووە ئەم هەموو وەڵامە توندانەی کە ئێوە لە ڕێگای ئەم بانگەشەیەوە داوتانە بە نارەکانمان بیگوازنەوە بۆ سەر سندوقەکانی دەنگدان تاکو لە 12 پێنج سەرکەوتنێکی مێژووی تۆمارکەین. لە درێژەی بەسەرکردنەوەی کەمپینەکانی بانگەشەی لیسی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان قوبات تاڵەبانی سەردانی قەزای شارە زوری کرد و ڕایگەیاند یەکێتی ئەو هێزەیە کە ئەزموونی لە حکومڕانیدا هەیە و هەرگیز لە بەرپرسیارەتیش ڕای نەکردووە هەمیشادانی باڵەکانی خۆی داناوە و بەردەوامیش ئومێدی باینده هەبووە وتیشی ڕۆژی شەممە دەنگ دەدەین باینندەیەک کە بمان خاتەوە سەر ڕێچکەی سەرۆک مامجەلال. هەواڵان ئێمە شەممە دەنگ دەدەین بۆ ئایندەمان دەنگ دەدەین بۆ ئایندەیەکی گەشت بۆ ئایندەیەکی ئاسوودە بۆ ئایندەیەکی ئارام بۆ ئایندەیەک کە لە بەرژەوەندی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت بۆ ئایندەیەک کە بمان بخاتەوە سەر ڕێچکە دروستەکەی هەواڵ مامجەلال دوورمان بخاتەوە لە گرژی و لە ئاڵۆزی ئەو کەسانەی کە قوربانیان نەداوە قەدری قوربانیدان نازانن قەدری سەرکەوتنیش نازانن ئازاری قوربانیدان نازانن چێژی سەرکەوتنیش نازانن یەکێتی ئەو هێزەیە کە 42 ساڵە خەباتی کردووە لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکێتی ئەو هێزەیە کە ئەزموونی هەیە لە حکومڕانی ئەزموونی هەیە لە ئازایەتی هەرگیز ڕای نەکردووە لە مەسئولیەت هەرگیز کەم و کورتیەکانی نەخستووەتە سەر شانی کەسێکی تر هەمیشە دانی بە هەڵەکانی خۆی داوە و هەمیشەش ئومێدی بەخشیوە بۆ ئایندە ئەم ڕۆژنیسانەوە یەکێتیەکەتان لە بەردەم تاقیکردنەوەیەکدایە لە کاتێکدا کە نارەکانی کە دوژمنەکانی کە ئەوانەی کە ئەیانەوێ یەکێتی لاواز ببنەوە ئەوانەی کە ئەیانەوێت یەکێتی لاواز بێتەوە گەلە کۆمەکی لێ دەکەن
بێویژدانی بەرامبەر دەکەن، تاوانە خەنە پاڵی، موامەرەی لێ دەکەن. بڕۆ سەیری کەناڵەکانی ئەو کەناڵانە بکەن کە مەرکەزیان لە هەولێرە، ئەزانن باسی کامیان دەکەم، بزانن چ بانگەشەیەکەکەن بۆ نەیارەکانی یەکەتی لەم دەبەرە، بزانن چۆن عەرزی چالاکی نەیارەکانی یەکەتی هەیە وای ئیبرازیەکەن. ئەگەر ئەمە پلان نەبێ، ئەگەر ئەمە گەلە کۆمەکی نەبێ، نازانم چییە، بەڵام خەیاڵیان خاوە نەبە دوو کورتە فلیمی دروستکرا و ورەی ئێوە ئەڕوخێ، نەبە دوو قسەی نەشیا و شەپۆ لە سەوزەکەمان کاڵە بێتەوە، نەبە پیلانی ئەم، نەبە پیلانی ئەو، نەبە تۆمەتی ئەم، نەبە تۆمەتی ئەو. ئەم یەکێتیە لاواز بێت، بەڵکو هەمیشە بەهێزە بێت، هەمیشە گەشەکات، هەمیشە سەرەکەوێ. یەکێتی هەمیشە ئەو هێزە ئەبێ کە لە تەواوی مافەکانتان شەڕەکات، کە لە پێناوی مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەر لە یەکێتیەکانیش شەڕەکات. یەکێتی هەمیشە ئەو هێزە بووە لە ڕابردوش کە تەنها بۆ یەکێتیەکان نەبووە، بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە. بۆیە داواتان لێ یەکەم، هەڵسن وەرن بە بیر یەکێتیەکەتانەوە، مەیڵن ئەم بێویژدانیە سەر بگرێ، مەیڵن ئەم تۆمەتانە بە یەکێتیەوە بنووسرێ، مەیڵن ئەمانەی کە ئێیانەوەی یەکێتی لاواز ببێ سەر بکەون. ئێوەن کە ئەم پیلانانە پوچەڵەکەنەوە، ئێوەن کە یەکێتیەکەتان سەربەرزەکەنەوە، هەر ئێوەشە بن کە لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان زەرەخەن لە ئەم هەڵبژاردنە یا هەواڵان. هەر لەو چوارچەوەیەدا قوبا تاڵەبانی کەمپینی بانگەشەی لیسی 162 یەکێتی لە قەزای چوارتا بەسەر کردەوە و لە وتەیەکیشدا ئاماژەی بەوە کرد تاکە هێز بتوانێت شەڕ لەسەر مافەڕەوە و دەستووریەکان بکات یەکێتی نیشتیمانی کوردستانە. کە ئەمڕۆ لە ساحەی سیاسی کوردستان بتوانێت وەک پێویست شەڕ بکات لەسەر مافەڕەواکانتان یەکێتی نیشتیمانی کوردستانە، تاکە هێز کە ئەو ئەزموونەی هەیە کە بتوانێت لە بەغدا لە گۆڕەبانی سیاسی عێراقدا شەڕ لەسەر مافە دەستووریەکانتان بکە یەکێتی نیشتیمانی کوردستانە. هەر یەکێتیە کە بتوانێت لەسەر ڕێبازەکەی مام بڕوات و ئەو پەیوەندیە بە هێزانەی کە هەواڵ مام جەلال دروستی کردبوو لە بەغا پەرەی پێ بدات و ئیستیفادەی لێ بکە لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئێمە وەکولایانی تر نین بێ ئەزمون بین، ئێمە وەکولایانی تر نین هەڵپەمان بێ بۆ پۆست و پایە، ئێمە وەکولایانی تریش نین کە باوەڕمان بەوە بێ کە تەنها بە گرژی و بە ئاڵۆزی بتوانین مافەکانی خۆمان بەدەست بهێنین. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانی، مەبدەئەکانی کە یەکێتیش لە پێناوی دروست بوو زۆر زۆر وازح و ڕوونە لەسەر ئەو ئاڵا پیرۆزە ئارمە پیرۆزەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەوانەش ئاشتین، دیموکراسین، مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین. ئەمانە ئەو مەبدەئانە یەکێتی نیشتیمانی کوردستانن. ئەمە ئەو مەبدەئەیە کە ئەم هەواڵانە کە ئیشەڵا بە دەنگی ئێوە کە دەرەچن کە ئەچن بۆ پارلەمانی عێراق کە لەوێ شەڕەکەن لەسەر مافەکانتان، لەسەر ئەو مەبدەئانە شەڕتان بۆ ئەکەن، لە پێناوی ئاشتی شەڕتان بۆ ئەکەن، لە پێناوی دیموکراسی شەڕتان بۆ ئەکەن، لە پێناوی پاراستنی مافی مرۆڤ شەڕتان بۆ ئەکەن، لە پێناوی بەدەستێنانی مافی چارەی خۆنووسینێکی ڕاستەقینەش شەڕتان بۆ ئەکەن. من دڵنیام کە ئەم هەواڵانە دوای ئەم مانگەی کە ماندوو بوونە بۆ خەباتی پێشووتریشیان تێگەیشتون لە مەعاناتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هیچیان نەهاتوون بەڵێنی بێ بنەماتان پێشکەشکەن، کەس نەهاتووە شعاری بریقەدارتان پێشکەشکات. یەکێتی ئەو هێزە نییە کە پێویستی بە شعاری بەتاڵ بێ، پێویستی بە بەڵێنی بێ بنەما بێ. یەکێتی ئەو هێزەیە و ئەو هێزەش بووە کە هەمیشە لە ڕۆژی سەخت لە ڕۆژە ڕەشەکاندا هاتووە مەسوولانە مامەڵەی کردووە لەگەڵ بارودۆخەکانە، مەسوولانە شانی داوەتە بەر قەیرانەکانە، مەسوولانە بەرۆکی دژمنانی گرتووە، مەسوولانە بە تێکۆشانی خەڵکانی وەکو ئێوەی کە لەم قاعیان توانی وتانە جوندولیسلام بشکێنن، توانی وتانە داعش بشکێنن، توانی وتانە لە بەعس ڕزگار بن، توانی وتانە کوردستان بگەێنە کەناری ئارامی. بۆیە ئەمڕۆ کە ئێمە خۆمان حازر کردووە
بەم جۆش و خرۆشیە بۆ ئەوەی دەنگ بدەین بۆ ئایندەمان دەنگەدەین بۆ ئارامی و ئاشتی دەنگەدەین بۆ سەقامگیری دەنگەدەین بۆ ئەو حزبەی کە ئەتوانێ بە فعلی و بە کردارەوە مافەکانتان بەدەست بهێنێ ئەوەش یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەش لیستی 162 ئەوەش لیستی شەهیدانە ئەویش لیستی هەڤاڵ مام جەلالە کادر و ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر جەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و عێراق بە جۆش و خڕۆشەوە بەشداری هەڵمەتەکانی بانگەشەی لیستی 162 دەکەن و بەڵێنیش دووپا دەکەنەوە بە هەموو شێوەیە کار بۆ سەرخستنی لیستی 162 یەکێتی بکەن بۆ ئەوەی لە هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا یەکێتی سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنێت و تیمێکی بەهێز بنێرێتە بەغدا تا شەڕ لەسەر ماف و داواکاریە دەستوری و یاسایەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات.